بینەرانی ئازیز ڕۆژهەڵاتی ئەم کاتتان باش لە دیدارێکی تایبەتی دیکە بە یەکەوەین کاتێک زەرورەتێکی گفتمانی و نەزەری و پێداویستیەک بۆ شرۆڤکردنی گوتار لە کۆمەڵگایەکدا بە پێی پێداویستیەکانی خۆی دێتاراوە ئەرکێک لە ئەرکەکانی میدیا ئەوەیە کە هەوڵ بدات لایەنە جۆرا و جۆرەکان و بیرجیاوازان و یان هەڵگرانی ئەو گوتارە کۆ بکاتەوە قسەیان ببیستێت و قسەکانیان بگوێزێتەوە بگوازێتەوە بۆ ناوخۆی کۆمەڵگا لە ڕاستای پرۆسەی بە هەرچی بەرینتربوونی گوتارێکدا. ئێستاش و لە ماوەی ڕابردوودا گوتارێک بە ناوی گوتاری ڕۆژهەڵاتتەوەری خواستەکان بۆ کۆنگرەی ڕۆژهەڵات یەکێک لەو باسانەیە کە لە فەزای میدیای کوردیدا کەم و بێش فەزای میدیای کوردی ڕۆژهەڵاتیدا کەم و بێش باسی هاتووتە ئاراوە و ئێمەش وەک دیداری تایبەت و ستافی ڕۆژهەڵات تیڤی بە ئەرکی خۆمان زانیوە کە مەجال تەرخان بکەین و کات تەرخان بکەین بۆ ئەوەی کە لێدوان لەسەرم گوتارە بکرێت و هەرچی زیاتر بە بکەوێتە بەردی دە و بیستنی بینەرانی عزیزی خۆشەویستی ڕۆژهەڵات تیڤی لە کوردستانی ڕۆژهەڵات و لە هەرکوێک کە هەن. هەر لەو پێناوەدا و ئەمڕۆکە لە ستۆدیۆ ڕۆژهەڵات تیڤی و لە بەرنامەی دیداری تایبەتدا میوانداری بەڕێز هاوڕێی خۆشەویست جەلیل ئازادی خاڕ و ناکبیر و کادری کۆمەڵە دەکەین بۆ ئەوەی کە ئەو باسانەی دەربارەی ڕۆژهەڵاتتەوەری و هەتا ئێستا هاتوتە ئاراوە وەسە باردە پێویستەکانی کۆنگرەی ڕۆژهەڵات لەگەڵ یان شرۆڤە بکەین تاوتوێ بکەین پرسیاریان ئاراستە بکەین و وەڵامەکانی بەڕێزیان ببیستین. کاک جەلیل بەخێر بێ بۆ ستۆدیۆ ڕۆژهەڵات تیڤی. زۆر سپاس بۆ ئێوە بۆ هەموو بینەرانی بەڕێزی ڕۆژهەڵات تیڤی. سەرەتا و بەر لە چوونە ناو پرسیاری ورد و درشت دەربارەی و باسانەی کە هەتا بە ئەمڕۆکە حەول و لە دەوروبەری پرسی ڕۆژهەڵاتتەوەری بوو ئەم سەرەتا یەکەم پرسیارم دەربارەی گفتمان و پێویستی خودی گفتمان هەر گفتمانێک بێت دەکەم لە بزوتنەوەی کوردستانی ڕۆژهەڵات داوای لە هەر بزوتنەوەیەک و لە هەر جوڵانەوەی کۆمەڵایەتی لە هەر شوێ ئەم گۆی زەویە دابێت چ پێویستیەک بە گوتارە سم پێناسەی گوتار چییە پاش ئەوە من ئەو پرسیارەتان ئاراستە دەکەم کە زەرورەتەکانی گوتارێکی تازە لە ئێستای بزوتنەوەی کوردستانی ڕۆژهەڵاتدا چییە؟ بەڵێ سپاس بۆەوە سەرەتا لە ڕاستیا پرسی گوتار و بابەتی گوتار پرسێکی گرنگی کەلتوریە. گوتار لە ڕاستیدا دیاردە یا جوڵایە بزاوتێکی کەلتوریە کە لە کۆمەلگایەکدا کە کەلتوری بە پەراوێز کراو تێیدا کراوەتە پەراوێز و هەوڵی بە پەراوێزکردن و بە پەراوێزمانەوەی دەدرێت و هەروەها هەوڵ دەدرێت جگە لە پەراوێزبوونی بسڕێتەوە دەست بە خۆنواندن و بە بزاوتن دەکا بە ئەوەی نیشان بدا کە هەڵگری کۆمەڵێک تایبەتمەندیە و ئەو تایبەتمەندیانە دەتوانن لە ڕەوەندی ژیانی کۆمەڵایەتیدا بیهێڵنەوە کەوا بوو سەرەتا و پێش هەموو شتێک گوتار دیاردا یا بزاوتێکی کەلتوریە کە لەوی دیەوە کە لە منەوە بۆ ئەوی دیدێت بۆ کەسێکی کەکە لە بەرامبەرتایە و تۆ لەگەڵ ئەوەدا نیشانی دەدەیت کە هەڵگری کۆمەڵێک تایبەتمەندی خۆتن ئەم تایبەتمەندیانەی تۆیە کە تۆ پێناسە دەکات لە بەرامبەر ئەوی تردا لە کاتێکا تۆ دەگەویتە سازدانی گوتار کە لە مەترسیدای چەند مەترسی ڕوو دێدەکات یەکێک لەو مەترسیانە مەترسی ئەوەیە کە تۆ بە پەراوێز بیت و لە پەراوێزبوون تا کەمڕەنگ دەبیتەوە کەمڕەنگ دەبوونەوە دەبێتە هۆی داماڵینی تۆ لەو تایبەتمەندیانەی کە هەتا تایبەتمەندەکان دەتوانن زبانی بن دەتوانن ڕێگەزی بن دەتوانن جوگرافیایی بن و کۆمەڵی شتی ترکە ئەگەر بەوردی بمانێ باسی گوتار بکەین دیارە کات زۆر دەبا ئەمانە کاڵ بکرێتەوە ئەمە لەلایەک لەلایەکی تر گوتارێکی کە هەیە لە مقابل تۆدا ئەو گوتارە گوتاری باڵادەستە گوتاری باڵادەست لە ژینگەی تۆ لەو جوگرافیایی کۆمەڵایەتی و سیاسی کە تۆی تێیدا دەژیت گوشارێکی تون دەخاتە سەر تۆ و مەودایەک ناهێڵێتەوە تۆ بتانی خۆتی تێدا بنوێنیت و دەیوێت بتکاتە دەرەوە ئەمە دووهەمین مەترسیە کە لەسەر تۆ دروست دەبێت و چۆن ئەم مەترسیانە لەسەر تۆ دروست دەبێت تۆ مەجبوری بە شێوەیەک بیتەوەی کە جاریکە خۆت بەرهەم بهێنیتەوە بە بەرهەمهێنانەوەی خۆت هەم بوونی خۆت هەم پێگەی کۆمەڵایی خۆت هەموو جوگرافیایی کە شوێنی زێدی تۆیە و ژینگەی تۆیە دەستەبەری کوێ و بتوانانی لە مقابل ئەوی دیدا بەرجەستگیەکانی خۆت و تایبەتمەندەکانی خۆت نیشان بدەیت لەبەرەوە گوتار هەمیشە لە هەموو سەردەمەکاندا هەم قابلی تازەکردنەوە و بارهێنانەوە و بەرهەمهێنانەوەیە هەم قابلی ئەوەیە لە دایک بێت لە کۆمەلگایەکدا بە تایبەتی کە تەگڕەهەندی یەکگوتاری و گوشار لەسەر بەشەکانی تری کۆمەلگا هەیە بۆ ئەوەی بە پەراوێزیان بکات یا بسڕێتەوە لە ڕۆژهەڵاتیش یا لە بزوتنەوەی ڕۆژهەڵاتیشە ئەگەر سیر بکەین هەست بە خەسارێکی ئاوا دەکرێت کە ئەکرێ بەورتر باسی هەر دقیقان لەسەر ئەمە دیارەوە کە تا ئێستا ئێوە تەوزیحتان لەسەردا مەبەستان لە گوتاری سیاسی گوتاری بزوتنەوە ئێمە دەکرێت گوتار کاربوردی لە هەندێک ڕەهەند و لە هەندێک تایبەتمەندی دیکەشدا هەبێت لە نهایەتدا
بۆ وێنە گوتاری هوەریمان هەیە گوتارمان هەیە لە سینەمادا گوتارمان هەیە لەمەدا لەوەدا بەڵام ئەم گوتارە کە ئێمە ئێستا مشخەسەن دیارە ئێوەش تەوزیحێکتان لەسەردا و پێناسەتان کرد لە بەرابەر ئەویدیدا و لە بەرابەر گوتاری باندەزدا دیارەمە بەس گوتاری سیاسیە لە کوردستانی ڕۆژهەڵات چی گۆڕاوە گوتاری باندەست گۆڕاوە چی هاندەدا بوو ئەوەی کە هەست بە زەرورەتی لەدایکبوون یان دەنا جوڵاندن یان دەنا بەرهەمهێنانی گوتارێکی نوێ بکرێت کامانە فاکتۆر لە جێگای خۆیان نەماوە ئاماژەتان بچیە ئێوە هاتن لە ئیدامی قسەکانتاندا باسیکەن سەرەتا من ئەمەیە بڵێم سیاسەتی شێک لەو ڕێگەزانایە کە دەتوانێت وەک میکانیزمێک لە کۆبەندی خۆیدا خزمە بە بەرجەستە بوونەوە و جێگیربوون و دەرکەوتنی گوتار بکات چون گوتار بە معنایەک لەمانەکان شوناسە سیاست دەبێت لە خزمەت شوناسدا بێ ئەگەر نتوانێت لە خزمەت شوناسدا بێ بۆ بەرجەستەکردنەوەی بۆ گەشە پێدانی و بۆ سابت ڕاگررتنی شوناس بەو شێوەیە دروست دەبێت سەرەتا سەر هەڵدەدا پاشان تعریفی خۆی دەکا و پێناسەی خۆی دەکا دوای سەر هەڵدان و تعریفکردنی خۆی ڕادەوەستێ ینی قائم دەبێت و لەسەر پێی خۆی دەبێت و جۆرێک سربەخۆی و جۆرێک ئیستقلال وەردەگرێت لە وەرگرتنی سربەخۆی جۆرێک ئیستقلالە پاشان گەشەنە دەکات و لە گەشەنەکردن و بەربڵاوبوونەوەی خۆی دایەتی لە کۆمەڵی میکانیزم و کەڵک وەردەگرێت هەم بۆ چرۆکردن هەم بۆ بەرجەستە بوون هەم بۆ ڕاوەستان هەم بۆ تەشەنەکردن کە هەر یەک من داوای لێبوردن قسەکەتان دەبڕم ئەگەر باز لە زەرورەت و پێداویستی گوتاری نوێ بۆ بەرهەمهێنان یان دەنا هەستکردن بە زەرورەتی گوتارێکی نوێ لە کوردستانی ڕۆژهەڵاتدا بێت کوردستانی ڕۆژهەڵات و بزوتنەوەکەی بێگوتار نەبووە لە ماوەی لانی کەم چواردەی ڕابردوودا من ژەمەی بسمەستەرەوە باسە ئێستا کە دەڵێن بابەت وێدیاردەی ڕۆژهەڵاتەوەری هاتووتە پێشەوە بۆ ئەوەی کە گوتارێک بۆ ڕۆژهەڵات دروست بکات لە ڕاستیدا وانە ینی نایەوێت گوتار دروست بکات دەوێت پێداچوونەوە بکات بۆ گوتاری خۆیدا ئەوە نەبێ ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا بە تایبەتی لە مەحوەری سیاسەتمانە بۆ پارێزگاریکردن لە بوونمان وەک نەتەوەیەک ڕاوەستان و مانەوەمان وەک نەتەوەیەک و بۆ پارێزگاریکردن لە هەندێک چەمکی زۆر گرنگ وەک مەفهومی نەتەوە وەک مەفهومی دیموکراسی وەک مەفهومی دادوەری کۆمەڵایەتی وەک مەفهومی ئازادی لە هەموو ڕەهەندەکانە چه ئازادی ژنان بێت چه ئازادی فەردی بێ چه ئازادی کۆمەڵایەتی بێ و لە کۆی سیاسەتی خۆیدا ڕۆژهەڵات خاوەنی گوتارێک بووە من پێم وایە بەحسی ڕۆژهەڵات چەقی یا ڕۆژهەڵات میحوەری یا ڕۆژهەڵاتەوەری ئێستا خوێندنەوەیەکی ورد و بە خۆداچوونەوەیکی وردە بە گوتاری ڕۆژهەڵاتدا لە بەرامبەر ئەو خەسار و بێدەنگی و نەکسەیی و ئەو پاشکسە و چۆکدانی کە ئێستا لە گوتاری ڕۆژهەڵاتدا لە ڕۆدی سیاسیدا و لەلایەن ئۆپۆزیسیۆنی کوردەوە بە شدەت دەیبینین ئەمە واقعێتێکە ئێمە لە پاشەکشێدا بە شکستیشی پێناسە دەکەن ئێوە من ناتوان بڵێم شکست بریتێ لە سڕینەوەی گوتاری سیاسی ئەمە نەسراوەتانێ من دەتوان بڵێم ئێمە لە نوچداندا بووین و لە پاشەکشەیەکی بەردەوامدا بووین لە مەقتەعێکی دیاریکراوی تاریخیەوە تا ئێستا ئەم نوشدانەوە ئەم پاشەکشەیە کەوای کردووە سیاسەتی دەمێ ئەوە بڵێم ئێمە بینە نوچ و پاشەکشێ ڕۆژهەڵات محوەری لە ڕاستیدا تەوەریەکە بۆ خوێندنەوەی ئەم واقع ئەمەسەن با من نمونەیەک بۆ جەنەوە بێنەوە کە بەرجەستەتر بێ بزوتنەوەی ڕۆژهەڵاتی کوردستان لە مێژووی سیاسی خۆیدا بەردەوام دەرگیر بووە لەگەڵ دەسڵاتی سیاسی ناوەندی و لەگەڵ دەسڵاتی باڵادەستکە بەردەوام هەوڵیاوە مافڕەوەکانی خەڵک زەوت کە خەڵک بخاتە پەراوێزەوەدا پلۆسێ سەرکوتکاری نەبوونی ئازادی و دیموکراسی و پێشێلکردنی هەموو وافەکانی تاک و کۆی کۆمەلگای ئێمە کە هەمومان لەگەڵی ئاشنین ئێمە بەردەوام لەگەڵ ئەمەدا لە بەرخۆدان و لە مقاومەت و لە خەباتدا بووین لە مێژووی کووردا دوو بورهەی زۆر حساسە ئێمە دەتوانین ئەواژەی پێ بکەین من ئەگەر زیادە ڕەویم نەکرد بێ یا زۆرێک تند نەڕوو بم یا بەهەڵە نەبوو بم لە مێژووی بزوتنەوەی ڕۆژهەڵاتی کوردستاندا بە کۆی گوتاری خۆی و هەموو میکانیزمەکەی و سەرجەم ئەو هێزە مادی و معنەی و فکری و کەلتوری کە کەڵشی لێوەرگرتووە یەکجار بە بەرجەستەیی توانیوێتی دەسڵاتی مەرکەزی و دەسڵاتی ناوەندی ئێران ناچار و ملکەت بکە بەوەی دانوسانت لەگەڵ بکە و بە عنوانی هێزێکی موجودی واقعی مادی لەسەر ساحەی سیاسی کوردستان تعاملت لەگەڵ بکە و تعاملێکی سیاسی و تا ڕادەیەک بەرابەرت بکە هەر لە کۆمارەوە تا ئێستا من دەتوانم دانوسانەکانی سێمانگەی دوای شەڕەکانی 28 مرداد باس پێ بکەم کە دەستەی نوێنەرایەتی خەڵکی کورد پێک هات ڕژێم مەجبور بوو بە ئەوڵینجار پاشەکشە بکە هەتا ڕێبەری گشتی ڕژێمی ئێران خومینی بە ئاشکرا ئەوەی بەیان کرد کە ئەوە هەڵوێستێکی زۆر گران و تەڵخە کە ئەو مەجبورە بیگرێت ئەم گوتارە ئەو گوتارە بۆ کە ئەو دەسڵاتەی ناچار کردبەوەی پاشەکشە بکە ئێستا ئەم دەسڵاتە لە پاشەکشێدایە لە کەمبوونەوەدایە پرسیار ئەمەیە ئەو میکانیزمانەی و ئەو هۆکارانەی کە ئەو هێز و دینامیکێت و توانایی بەخشی بوو بە بزوتنەوەی ڕۆژهەڵاتی کوردستان کە بتوانێت دەسڵاتی ناوەندی ناچار بکە بە ئەوی دانوسانی کە بەرابەری لەگەڵا بکە لەکوێ ئەمنیش خاڵەکەی کە دوایە من پەڕی منێ قسەکانتان لەوانەیە هەر ئێرە بوو بێت ئەو گوتارەی کە ئەو کاتە لە دۆخێکی دیاریکراودا بە پێناسەکانی ئەو کاتەوە
توانیوێتی پاشەکشە بەو هێزە باڵا دەست و باندەستە بکات و بە قەولی ئێوە کە ئاماژەتان پێکرد بهێنێتە سەر مێزی گفتوگۆ خودی گوتارەکە هەتا ئێستا لەوە ناچێکە لە هێڵە گشتیەکانیدا گۆڕانێکی سیر و سەمەر هات بێتە ئاراوە. بۆیە ئەمریش پرسیار دەکەم کامانە نەو گۆڕانکاریانە ئەگەر باز لە شکستی تاکتیکیە و یا شکستی نظامیە بە هەر حاڵ ئەو ناتوانێت پێناسی شکست لە گوتاریشدا بکاتوانە. بۆیە من پێم خۆشە ئەلێرەدا ئێوە زیاتر من پرسیار زیاتر دەربارەی من بە پێچەوانەوە من پێم وایە گۆڕانکاری زۆر هەراو بنەڕەتی لەو گوتارەدا دروست بۆ بە پێچەوانی بۆ چونۆکەی جەنابەت ئەتوانم ئاماژەی زۆر ورد بۆ مەسەلانە بکەین ئێمە بۆ نمونە ئێمە دەتوانین ڕوانگە و خوێندنەوەی سیاسی بۆ چمکی نەتەوە و مەسەلەی نەتەوە و مافی نەتەوە و مافی دیاریکردنی چارەنووس و هەروەها خەباتی نەتەوەیەتی لە بەشێکی زۆر لە بزاوتی ڕزگاری نەتەوەی کووردا بکەین لەو هێزە سەرکیانی کە لەم بزاوتەدا فەنداسیۆن و کۆڵەکەی ئەسڵی خەبات و بەرخۆدان بوون. ئێمە ئەگەر پرۆسەیەش کڵ بکەین هەر لە ساڵەکانی 60ەوە تا بە ئەمڕۆ دەبینین گۆڕانکاری گەورە هەبووە لە مەفهومی چاپ لە تێگەیشتن لە چاپ لە ڕوانگەی چاپ لە خوێندنەوەی بۆ مەسئلەی نەتەوە لە تێگەیشتنی لە مەسئلەی نەتەوە لە مەسئلەی دیاریکردنی مافی چارەنووس لە گرێدانی چارەنووسی خەڵکی کورد و نەتەوەی کورد بە گرێدانی بزوتنەوەی سەرتاسەری ئێران و بە گرێدانی بە نەتەوەکانی تری ئێرانەوە و تێگەیشتن لە گوتاری سەراسەری ئێرانی و هەروەها جیاکردنەوەی گوتاری نەتەوەی کە بتوانێت هەم گوتارێکی کەلتوری و چەپ و کراوە و ئینسانی و دیموکراتیک بێ هەم زامنی دەستەبەرکردنی مافەکانی نەتەوەی کورد بێ هەر لە بچووکترین مافەوە تا دوا ماف کە بریتە لە بڕیاری دروستکردنی دەوڵەتی سربەخۆی کوردی. ئەمانە هەموو ئەو شتانە بوون بۆ نمونە من پێم وایە ئەمە گۆڕانی بنەڕەتی تێدا بۆ چەپی ئێمە و چەپی کوردی و ئەو چەپانی کە لە بزوتنەوەی ڕزگاری خوازینەتەوەی ئێمەدا کۆڵەکەی ئەسڵی بزوتنەکەەوە بوون یەکێک لە کۆڵەکە ئەسلیەکانی بزوتنەوە بوون لەگەڵ نیر و هێزەکانی تری ناو بزاوتی ئێمە گۆڕانکاری جدیان لەم پەیوەندیدا هەبووە. ناتوانین لە پراتیکی سیاسیدا کاکجێری هەرو هێزە چەپانە مەبەستی من ئەوەیە کە چۆنتان پێ بڵم دەمەوێت من زیاتر ڕوونکاری لەسەر ئەوە ببێت کە چونکە ئێوە لە قسەکانتاندا جۆرێک نوچدانەکە و خەلەی گفتمانیەکەتان ئێوە بەیەکەوە پەیوەنداوە هەر ئەو گفتمانە چەپەی کە ئێوە ئێستا ئاماژە بۆ دەکەن کە سیرێکی تەتەور و تەغیری ڕوانینی بەنسبەت مەسەلەی نەتەوەیەوە بەخۆبینی خۆ ئەو بۆ خۆی یەکێک لە کاراکتەرەکانی ئەسڵی بووە لە بەرابەر ئەو هێزە باندەستەدا کە بۆ خۆی هێزە باندەستەکە هێناوە ئەم هێزە یەکێک لە کارکتەرەکان بۆ هەروەکەوەی کە خۆ دەڵێ خۆ هەر ئەویش لەو سەردەمەدا یەکێک لەو کاراکتەرانە بووە کە دەستی بووە لە گەرم و گۆڕکردنی لە سەردەمی هەڵچوونی بزوتنەوەی ڕزگاری خوازی ئەمە لە ڕۆژهەڵات و لە سەردەمی ناچارکردنی دەسڵات بۆ مردان بە دانەوسانێکی بەرابەر لەگەڵ بزوتنەوەی ئێمە و فاکتەرە چەپە فاکتەرێک بۆ کە هێشتا ئەتوانم بڵێم بەوردی لەسەر چمشی نەتەوە لەسەر حقوقی نەتەوە لەسەر مەسەلەی تەعینی حەقی سیاسی نەتەوە خۆی فرمۆلە نەکرد بوو یا بە وردی هێشتا نەزەراتی دەرنەکەوت بوو لە پرۆسەی ئەمەلدایە کە تەزادەکان دەردەکەون کەەوە باسی کێ ئێمە دەتوانین بەوردی بکەین بەڵام خودی ئەم هێزە یەک لە فاکتەرەکان خۆ فۆرمولەکردنەکە کۆمەڵێک بەڵگە دەبێت ئەوان خۆیان دیفاعلەوە بکەن ئەو بەجیایە یەک لە فاکتەرەکانی بزوتنەوەی ڕزگاری خواز بوو ئێمە کۆمەڵە فاکتەرمان بۆ کۆمەڵێکیان ناوەکین کۆمەڵێکیان دەرەکین کە لە گەشەکردنی ئێمەداوە لە چوونەسەرەوەی پرۆسەی ڕزگاری نەتەوەی و خەباتی نەتەوەی ئێمەدا دەوریان بینەوەی فاکتەرە داخلیەکان بریتین لە چی یەکگرتووی هێزە سیاسیەکانی کوردستان بوونی کۆدی هاوبەش و بەرنامەی هاوبەش و مەبەستی هاوبەش و بەرحەڵ ئەو بەها گەورانی کە لە پێناویدا خەبات کراوە وەک دەستەبەرکردنی مافی نەتەوایەتی وەک ئازادی وەک دادوەری کۆمەڵایەتی وەک مەسەلەی دیموکراسی وەک کارکردن لەسەر ئەم چمکانە هەروەها یەکدەستی و یەکێتی ئەم هێزانە ئێمە دەبینین لە مەقتەعێکی تاریکراوی دیاری تاریخیەوە ئەم هێزانە لێک دەپاچێن بەڕاستی دەبینین شعبەیەک دوایەکان دروست دەبێت هێزەکان لێک جیا دەبنەوە بزوتنەوەی چەکداری ئێمە پاشەکشە دەکا پاشەکشەکردنی بزوتنەوەی چەکداری ئێمە گەر بە شفافێتەوە بڵین تەنها هۆکارەکەی ئەوە نییە کە ئێمە بڕیارماندا واز لە بزوتنەوەی چەکداری بێنین بۆچی ئەم قۆناغی بە پێشەوە بردننی بزوتنەوەی چەکداری نییە نا فاکتەری کەشی لەگەڵا فاکتەرە داخلیەکان و فاکتەر دەریچەکان تەسیریان هەیە لەسەر ئەو پاشەکشەی کە تۆ لە بزوتنەوەی چەکداری خۆت دەیکی بۆ نمونە مەسەڵەن شەقبوونی کۆمەڵە بۆ نمونە تەرحبوونی بازم بە باحث لە کۆمەڵدا کە بێتە هۆیەوەی کۆمەڵە ئینشعابی گەورەی تێبکەوێت بۆ نمونە فاکتەرە دەریچەکان گۆڕانی سیاسی لە منتەقەکە و دەست بەدەستبوونی ڕژێمەکان و دروستبوونی حکوومەتی هەرێم لە کوردستانی باشوور ئەمانە دەتوانن تەئسیرگوزار بن و کاملەن تەئسیریشیان کرد سەر ئەوەسێتە بەس من دەتوانم بڵێم ئەو ببوورە ئەو چەند خاڵێک ئێستەوە ئاماژتان پێکرد من جملە ئینشعاباتی نێو ئەحزاب و کۆمەڵێکی دیکە کۆسپ و نەکسەی کات و سەرڕێگەیان بەشی هەرە زۆری دەگەڕێتەوە بۆ بە تاریخ دەگەڕێتەوە بۆ دوای یەک دانە گۆڕانکاری گەورە لەم هەرێمەدا بە ناوی
بۆ وێنە قەتعنامەی سڵحی نێوان ئێران و عێراق زۆربەی زۆری ئەم کۆسپانێکی و ئاماژتان پێکرد دوای ئەو گۆڕانکاری گەورەیەوە بە دوای ئەوەشدا یەکسرە چ بە ئەحزابی چەپەوە چ بە ئەحزابی کە بە خۆیان پێناسی دیکە بۆ خۆیان قایل لە کوردستاندا سنوورەکانی شۆڕش وردە وردە بەجێ دێڵن. ئێوە پێتان وانە من دەمێ ئەمە بکەمە سەرەتایەک بۆ ئەم پرسیارە پێتان وانە دەبێت جیا لەم هۆکارە تێوەریکانە بوو کۆمەڵێک هۆکاری کە پەیوەندیان هەیە بە معادلات و هاوچێشەکانی سیاسی منتەقەوە دەسەڵاتەکان و هێزەکان بۆ لەوانشدا بۆیان بگەڕین. دقیقاً ئێمە دەبێت لەوانشدا بۆیان بگەڕێن چون سەرتاش پێم وتی ئێمە لە خەسارناسی ئەو وەزعی ئێستاماندا ینی لەو کەم بزاوتی و کەم جوڵەی و قەیرانەی کە تێداین بە ئەوەی کە گوتارێکی تازە لەدایک ببێ یا پێداچوونەوە بە گوتارەکە تا بکەی پێش هەموو شتێ پێویستیت بەوەی خەسارناسی خۆت بکەی لەکوێوە هاتووی بۆ کوێ و بۆ ئەمڕۆ گەشتویتە وەزعێتی کە دیسان دەتەوێت ڕۆژهەڵاتەوەری ببێت بە ڕۆژەفیتەوە و دووبارە پێیدا بڕێتەوە گوتارێکی تازە یا باسازی گوتارەکەی خۆت بکەی بە معنایە لە معناکان چون خۆی بەڕاستی ڕۆژهەڵاتەوەری هیچێک نییە ئیلا ئەوەی کە هەموو هێزەکان هەموو تواناکان هەموو دەسڵاتەکان هەموو ئایدەکان کۆبن بکرێت لە پێناوی خزمەتکردن بە قەزەی ڕۆژهەڵاتی کوردستان سەرڕای ئەوە یەکێتی نیشتیمانی کورد لە هەموو پارچەکانی کوردستان ڕەچاو دەکرێت بەڵام دەبێت ئەم کارە بکرێت لەبەرەوە دەبێت تۆ هەم هۆکارە ناوچەکانی ببینی هەم هۆکارە دەرەکیەکانی ببینی بێگومان دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان لێرە لە باشوور ڕوخانی دەسڵاتی ناوەندی حکوومەتی باس و ئەو خەلایی لە قودرەت و لە دەسڵات دروست بوو حکوومەتێکی مرکزی لە عێراق دروست بوو ئەم حکوومەتە مرکزیە بە پێمان خۆش بێ و پێمان ناخۆش بێ حیات خەڵوەتی دەسڵاتی ڕژیمی ئیسلامی بۆ تا ئێستاش تا ئەم سەردەمەشکین ینی لە 2003ەوە تا ئێستا بەلانی کەمەوە بووە ئەم وەزعێتە دروست بووە لەوە پێشیش لە 91ەوە تا 2003 ئێرە لە کوردستانی باشوور وەزعێتێکە بوو کە هەندێک دەبوایە ملاحەزە بکرای من دەمەوێت ئەم نوکتە بڵێم تەرکیزم زۆرتر لەسەر ئەم نوکتەیە ینی پاشەکردن لە شۆڕشی چەکداری لە ڕاستیدا سەرڕای ئەوەی کە ڕەچاوکردنی دۆخ و وەزعێتی خەڵکی باشوور و حکوومەتی باشوور و کوردستانی باشوور بوو کە دەپسا و بەرگەی هەموو ئەو گوشارانی نەدەگرت دەوڵەتی مرکزی گوشارێکی لە سەردانی ئێران گوشارێکی لە سەردانی تورکیا گوشارێکی لە سەردانی بزوتنەوەی ڕزگاری خوازی نەتەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بە خەباتی چەکدارانەی خۆی ئێران جەلی ئتر بکا بە ئەوی گوشاری گەورەتر بخاتە سەر ئەمە ممکن بوو بیپسێنێ و ممکن بوو مەودای پێنەدا کە گەشە بکاتە ئەمڕۆ ضرورەتێکی سیاسی و بەرحاڵ بەرپرسایەتێکی نەتەوەی ئەخستە ئەستۆ ئەم هێزانەکە ڕەچاوی ئەم دۆخە بکەن کە لێرە دروست بووە زمنی ئەوەی کە ڕەچاوی ئەم دۆخەیان کردووە لێرە دروست بووە جمهوری ئیسلامی درتر بووە هارتر بووە بەرحاڵ مداخلاتی گەورەی کردووە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی نەتەوەی کووردا هێزی نیزامی ئێمە زەعیفتر بووە لاوازتر بووە کاری جدی لەسەر نەکراوە و بە جۆرێک نوچی نیزامیت داوەتەوە ناتوانین لەم نوچە نیزامیە تێپەڕیت لە کاتێکا تۆ هێزێک بوویت توانیوتە دەوڵەت ناچار بکەی بەدانووسان هۆکارەکانی دەبێت بدۆزیتەوە ئەگەر هۆکارەکانی نەدۆزیتەوە تەنها بڵین لەبەر ئەوە بوو کە لە کوردستانی باشوور دەوڵەتێک دروست بوو حکوومەتێک دروست بوو و ئێمە خواحافزیمان لە بزوتنەوەی چەکداریمان کرد لە پێناوی ئەمەدا کاروا بمێنێتەوە ئەمە واقعیتێک و ڕاستێکی زۆر گەورەی تێدایە بەڵام هەمووی ڕاستیەکە نیە هەمووی واقعیەتەکە نیە بەشێک لە واقعیەتەکەشەوەی دەوڵەت بەهێزتر بووە دڕندەتر بووە و تۆ سازوکار و پێداویستی لازمی سەردەمت بۆ درێژەدان بە خەباتێکی چەکداری هاوتراست کە بتوانێت گوشار بخاتە سەری نەبوو دەبێم خەسارە بدۆزیتەوە بۆ نەبووە چەندە ئەمە معقوڵە چەندە ئەمە چۆن بڵێم دەتوانێت جێگا بگرێت کە بەردەوام پێناسەی بزوتنەوەی کوردی ڕۆژهەڵاتی یا پێناسەی بزوتنەوەی کوردی بە فاکتۆر یا بە پێوانەی چەکدار بوون و چەکدار نەبوون هەڵسەنگێنرێ واتە بەهێزبوونی گوتاری بە ڕادەی بەهێزبوونی چەکەوە هەڵسەنگێنرێ لاوازبوونی گوتاری بە ڕادەی لاوازبوونی چەکەوە هەڵسەنگێنرێ پێتان وانێ لێرەدا خەریکە خەڵکی مەبحەسێک تێکەڵکردنی بابەتەکان دەکرێت ئەسڵەن ئەمە ڕەوایە کە بەردەوام بەهێزبوون و لاوازبوونی بزوتنەوەی کورد بەو پێوانەیە ئەندازە گیری بکرێت کە چەندە بە چەکداری بەهێزە چەندی پاشەکشە کرد و چەندەی نەکرد واتەگە پاشەکشەی کرد بە لە حالی چەکداری گفتمانە نیش گوتارە نیش لاوازە من پێم وانە ئەو پێوەرێکی ڕەوابێ و تەنها بۆ پێوەرش هەڵسەنگێنرێ لە واقعدا هەڵسەنگاندنی ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵاتی کوردستان بە حزوری فکری و معنەوی و معنابەخشی و ئۆلگۆسازی و ممارەسەی دەسڵات و بوونی قدرەتی خۆی لە کۆمەلگای کوردەواریدا دەبێت پێناسە بکرێت لەوەی چەندە دەتوانێت مدیریەتی جریاناتی سیاسی ڕووداوە سیاسیەکان ڕووداوە کۆمەڵایەتەکان و چەندە دەتوانێت مدیریەتی ئەم کۆمەلگایە بکات لە ئاراسەکردنی ئەو گوتاری خۆی هەیەی لێرە ئەمە دەتوانین هەڵسەنگێنین کە ئەم ئۆپۆزیسیۆنە ئۆپۆزیسیۆنێکی قەوی یا ئۆپۆزیسیۆنێکی لاوازە ینی لە هەردوو جەمسەرەکەدا دەبێت زۆر بەوردی سەیری بکەین بۆ نمونە مەسەلەن ئێمە لە ناوخۆی ڕۆوەڵاتدا چەندە دەتوانین مدیریەتی ئەو ڕووداوانە بکەین کە هەیە چەندە لەگەڵ کۆمەلگای مەدەنی
مەدەنی خۆمان پەیوەندێکی تۆکمە و قایم و یەکدەستمان هەیە و چەندە توانیوانە گرەیەک دروست بکەین لە نێوان خەباتی شاخ و خەباتی شار. ئێمە کۆدەکانمان هەموو مشتەرەکە لەسەر بەها هاوبەشەکان خەریکین کار دەکەین. هەموو بزوتنەوەیەک لە ناوەی وڵات لەسەر چمکی دیموکراسی و نەتەوە و مافی مرۆڤ و حقوقی میلەتەکان و دەستەبەرکردنی ئازادی ژنان و ئەوانە کار دەکات. ئەم گوتارە گوتارێک وەکە هێزە سیاسیەکان ڕەهبەریان کردووە، سەرکردایەتیان کردووە، دەورانی گەشیان پێداوە واسان بەسەن کۆمەڵە لەم نێوەندەدا سابقەیەکی بەس درەخشانی هەیە. بۆ نمونە مەسەلەن من ئەمە ئاماژە بە شتێ بکەم، هێنانە دەرەوەی ژنان لە ماڵ، چەکدارکردنیان بە باوەڕ و بە تفەنگ، تەرحی ئەم مەسئلەیە کە بازووی بەهێزی کۆمەلگای بەشەریتی ئەگەر ژنانی لێبەریتە دەرەوە فەلەش دەبێت و بە ئەفلیجیدا دەکەوێت و دەمێنێت و تەوانی پێشەوەبردننی پرۆسەی ژیانی کۆمەڵایەتی نیە، کۆمەڵە ڕۆڵێکی زۆر گەورە و گرانی تێدادیوە. ئەمە مەعنا بەخشی کرد لە وڵاتی ئێمەدا، سمبولی دروست کرد لە وڵاتی ئێمەدا، خەڵکی بۆ بەسیج کردی، تەوانی فکری و سیاسی و نیزامی و فەرهەنگی تۆی بەرفراوان کرد. ئەم فاکتەرە لە تۆ سەندراوەتەوە ئەمڕۆ خەڵکی کە سەردەمداری دەکات. بۆ سندراتەوە دیارە زۆرمان زۆری سایمان کرد پێدا بچین مەبەستمە کە بێزگە لە فاکتۆرەکانی کە مەدی نەزەری ئێوە بوون لەوانەیە فاکتۆری دیکەش بێتوانێت لازم بۆ سندراوەتەوەی مە باسمان کردیم وتمان ئێمە لە نوچ داین لە پاشەکشە داین نوچ و پاشەکشی ئێمەی لە وڵاتەکەی خۆمان هێناوەتە دەرەوە. دقیق ئەوە ئێوە باسی وتان کرد بەڵام ناتوانێت ئەوە هەمووی فاکتۆرەکان بێت بێگومان ناتوانێت ئێمە بە شوێن فاکتۆرەکانت دەگەڕین دانەدانە ئاماژیان پێ بکەین بەڵام بەشێک لە فاکتۆرەکان ئەمانن بەشێک لە واقعەتی کۆمەلگای ئێمە کە تێدا دەژین ئەمن مەسەڵەن ئێمە وەک حزورێکی سیاسی نیزامی لە خاکی خۆمان نەماوین و هاتوینێتە دەرەوە بەڵام حزوری گوتارەکەی تۆ هەیە ئەم گوتارە دەبێت ئاکتیفتر بکرێتەوە خەسارەکانی بشناسرەوە دەستکای بۆ نمونەیەکی کە من دەڵێم ئەو کۆمەلگا مەدەنی کە هەیە زۆر بەقووەتە کۆمەلگایەکی مەدەنی و زۆر بەقووەتە کەی دەتوانین ئێمە یەک هەڵوێست بین ڕژێم درڕندەیە دیکتاتۆرە سەرکوبگەرە هیچ جۆرە تەعەڕوزێک و هیچ جۆرە انتقادێک و هیچ جۆرە ئەترازێک قبوڵ ناکە هەمووی ڕاستە هەمووی ڕاستە بەڵام خۆ کۆمەلگایەکت هەیە مل بە حاکمیت نادا حاکمیت ناتوانێت مدیرێتی بکە ناتوانێت ئاراستی بکە ناتوانێت سوء ئیسفادەی لێ بکە خۆ لەگەڵ تۆش هەموو بەهاکانی هاوبەشە پردی پەیوەندی نێوان تۆ ئەو چی ئەو گرێبەندەی خەباتی شاخ و شار چۆن دروست دەکرێت یەکێک لە ڕۆژهەڵاتەوەری و یەکێک لەو مەسەلانە ناسینی ئەم خەسارەیە و پێداچوونەوەی ئەمەیە بە قەناعەتی من و بە تێگەیشتنی من کە ئێمە چۆن دەتوانین نمونەشمان زۆرە ئێمە لە منتەقە هەمانە کە خەباتی شار لەگەڵ خەباتی شار گرێدراوە باتەوەجو بە ئەو فەرقانی کە لە ژینگەی سیاسی و لە ساختاری قودرەت لەوێ هەیە و لە ئێران هەیە تەفاوتەکە زۆرە من نامەوە بڵێم بەڵام ئایا ڕێگەیەک بۆ ئەمە پەیدا دەبێت یان نابێت دەبێت ڕێگەیەکی بۆ بدۆزرێتەوە یان نەدۆزرێتەوە تەعبیە بکرێت یان نەبکرێت ئەمە ئەرکە بە ڕۆژهەڵاتەوەریە ئەمە یەکێک لەو ئەرکانی کە دەبێت بە کورد دەبێت بڵێم دەبێت ئێمە هەوڵ بدەین گوتارێکی یەکانگیر دروست بکەین ئەم وتارێکیانگیرە سێ فاکتەری زۆر ئەسڵی و زەرەکی هەیە ئەحزابن نوخبەگان و ڕووناکبیرانن کۆمەلگای مەدەنی ئێمن ئەم سیانە سێ ڕێگەزی ڕۆژهەڵاتەوەرین کە دەتوانن لە باسسازی و چاکسازی گوتاری نوێی ئێمەدا و لە خەڵکردنی گوتارێکا کە بتوانێت کۆمەلگات بجارێکی کە بۆ بێنێتەوە سەرشەقام و ئاقاری گشتیت بۆ لە دەسڵات دەربێنە بیخاتە اختیاری تۆ تەئسیری گوزاری موسبەت و 100% هەبێت لەبەرەوە ئەم سێ ڕێگەزە هەرسێکیان ئێستا نەیانتوانی و یەکانگیر بن واقعێتەوە ڕاستە لە یەک ئاراستەدا دەڕۆین ڕاستە ئەمە ینی تۆ گوتاری ڕووناکبیری و نوخبەگەرایی تۆ گوتارێک نییە لە مقابل تو وەستابێ تۆ گوتارێک نیت لە مقابل کۆمەلگای مەدەنی وەستابی و کۆمەلگای مەدەنی کورد گوتارێک نییە کە لە مقابل هێزی سیاسی کووردا وەستابێ هەرسێکی لە یەک ئاراستەدا دەڕوا بەڵام هەرکەس بەخۆی دەڕوا هەرکەس بەخۆی دەڕات کاک جەلیل ئەو تا ئێستا ئەوەندەی باسمان کرد هەم بەشێکی لە ڕابردوودا بوو باسەکانمان هەم بەشێکیشی زیاتر لایەنە نەزەری و فکرەکانی ئەو باسە بوو کە پێدا چوینە و شوڕەوەیەک سەرەتاییمان کرد بەڵام لە پراتیکدا کۆمەڵێک بربەستی معادلاتی لە جۆغرافیای کوردستاندا لەوانەیە هەبێت کۆمەڵێک بربەستی دیپلۆماسی و کۆمەڵێک هێزی ڕێگر لە بڕەودان و لە بە پراکتیزەبوونی ئەوە گوتارێکی کێوە باسان کرد گوتارێک بێت بتوانێت دێکانگیری لە نێو هێزە سیاسیەکانی کوردستاندا کوردستانی ڕۆژهەڵاتدا دروست بکات ئەوان چۆن پێناسە دەکەن چی بەربەست دەبێنن لەسەر ڕێگای ڕۆژهەڵاتەوەری و ڕۆژهەڵاتەوەری لە مقابل کامانە کارتدایە لە مقابل کامانە بەربەستدایە لە ناوچەدا من پێم وایە سەرەتا بۆ هەموو هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی
کوردستان یا ڕۆژهەڵاتی نیشتیمان پێم وایە ئەوڵان ڕۆژهەڵاتەوەری دەغدغەی هەر هەمولایەکە هەر هەمولایەک بیری لێ کرد لە دەرەوەی کوردستانی ڕۆژهەڵات باسی کوردستانی ڕۆژهەڵات دەکەم دێمە سەر دەرەوەش هەر کە من بیری کردوێتەوە لێ ڕەنگە هەر کەس بە میتۆد و بە جۆرێک بە تێگەیشتن لە نوجدانی ئێمەوە لەو دۆخە قەیرانەوەی کە تێیدا وەستاوین لەو تەنگەژەی کە گیرمان کردووە مەحاڵە هێزە سیاسیەکان هەرکان بە میتۆدی خۆیان بیریان نەوەزێتە نەکردبێتەوە کە چۆن لەم قەیرانە دەرباز ببن ممکنە جۆرێک هەر کەس بە ناوێکەوە بیری لێ کردبێتەوە جۆرێک تێڕامانی بوو بێ بەڵام تێڕامان بۆ بیری لێکراوتەوە لەبەر من دەتوانێت ئەمە سنگ بەنای کۆدێکی مشتەرەک بێ کە هەموو هێزەکانی ڕۆژهەڵات لە دەوری یەک کۆکاتەوە بۆ دروستکردنی پرۆژەیەک ئەو پرۆژە هاوبەشی هەمومان بێ و لەو وەزعەتە بمان باتە دەرەوە ئەمە بۆ هێزەکانی ڕۆژهەڵات بۆ هێزەکانی تریش بێگومان بربەستی بۆ دروست دەبێت زۆر بەڕاشکایی بڵێن نەیشارینەوە ئێمە دەزانین کە دیارە ئەو نوکتەیەش تەئکید کەم ڕۆژهەڵاتتەوەری بە معنای بە باوەڕی من زۆرتر محکەمترکردن و بەهێزترکردنی یەکێتی نیشتیمانی کووردە لە هەموو بەشەکانی کوردستان بەم معنە کە بە شکلی مساوی یەکسان بەرابەر دەبێ هەموو پارچەکانی کوردستان حەقی خەبات بەرخۆدان و دەستەبەرکردنی ئازادی یەکتریان هەبێ بە پارێزگاریکردن لە سەروەری و ئازادی یەکتری و بە دووریکردن لە خزمەت بە دوژمنانی مەسەلەی نەتەوەکەمان لە هەرکوێ هەبێ بە شێوەیە کە لە بەشەکانی تر خەسار لە بزوتنەوەکە بدە ئەمە بەهێزکردنی یەکێتی نیشتیمانی ئێمەیە و لەم ڕوانگەیەوە دەبێ هەمومان هەوڵی بۆ بێتەوانە لە ژیانی ڕیال پۆلیتیکی ئەوڕۆکەدا تۆزێک ئەوە دەتوانێت ڕۆمانتیک بێت نا قەتعا ناتوانێت من نمونەی زۆر دێنینەوانێ ئێمە وەک واقعەک دەبینین یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێکی گەورە لە منتەقەدا چ لە کاتی دەسەڵاتداری خۆیدا چ پێش ئەوەی بگاتە دەسەڵات لەگەڵ حکوومەتی ئێران پەیوەندیکی زۆر نزیک و هەراوی هەبووە هێزی تریش دەبینین لە منتەقەکەدا لەگەڵ حکوومەتی ئێران پەیوەندی زۆر نزیک و هەراوی هەبووە جگە لە حکوومەتی ئێران لە حکوومەتەکانی تریش پەیوەندی هەراویان هەبوو هێزی گەورە لە باشوور دەبینین لەگەڵ حکوومەتی تورکیا پەیوەندی زۆر بەرفراوان و گەورەی هەبوو و ئەو پەیوەندیانە حداقل ئەمڕۆ ئەگەر لە پێشوشدا خەساری لێ کەوتبێتەوە و هەندێک مەئاساتی دروست کردوێ ئەمڕۆ گەشتوتە حدێکەی تر بە شکڵێکی ئاقلانە و بە تێگەیشتێکی دیپلۆماتیک عملی لەگەڵ دەکرێت مامەڵی لەگەڵ دەکرێت نەبووەتە ئەوەی کە ببێتە هۆی لێدانی بەرژەوەندی ئەساسی و بنەڕەتی و استراتیژی لە بەشەکانی تری کوردستان بۆ دەگا بە ئێمە دەبێتە خەتەر ئەخر دە هەرەوە من بۆ دەگا بە ئێمە دەبێتە خەتەر دەڵێن هەر فۆرمولێک یا هەر شێوازێکی حلکردنی هەر معادلە بەو شەرتی کە لە یەک ئیستیسنادا سەدق نەکات تازە فۆرمولای اعتباری نییە بەڵام هەر ئەو فۆرمولێکی ئەوە ئێستا باستان کرد لەوانەیە لە کەیسی کوردی ڕۆژهەڵاتدا سێدق نەکە ئەمانە هیچی بەرژەوەندی کوردی ڕۆژهەڵات نین بەسەراحەت کاتلی بۆ دەبێت سەدق نەکە من پرسیارەکەم ئەمە بۆ دەبێت لەبەر ئەوە کتم لەوانەیە ڕۆمانتیک بێت بۆ دەبێت سەدق نەکە ئێمە نمونەمان هەیە مەسەڵەن دەورانێک لەم وڵاتەدا حکوومەتی باسە بۆ هێزە ڕۆژهەڵاتیەکانی جوجودیان هەبوو و عەمەلەن لەسەر ساحنەی سیاسی ئێران و عێراقیش بوون و هەندێک تەعاملاتی هەبوو بە زەرەری هیچ لایەکی سیاسی کوردیش نەبوو بەڵکو بە نەفعیان بووە دەمەوێت ئاوا بڵێم لە کورد فێر بووە سیاست دەکا بە شکلی واقعی خۆی و ڕعالی خۆی کورد فێر بووە تەفاوتی نێوان سیاسەتێکی ئستراتیژیکی درێژخایەن لەگەڵ ڕەوابەتێکی دیپلۆماتیک تەرح بکە و گفتەی چرچل بینەوە یادمان لە سیاسەتە دۆستی هەمیشەگی و دوژمنی هەمیشەگی نییە ئەمە مەحاڵە هەندێک مەقطعی تاریخی دێتە پێشەوە تۆ دەبێت تەعاملیشی عەقلانە لەگەڵ وەزعەتە بکەی کە تێداگیری مەسەڵەن ئەگەر دەرفەتێک بڕەخسێ کە ئێمە بتوانین لە یەکێک لە وڵاتەکانی منتەقە پەیوەندیمان هەبێ بتوانین بە ئەم پەیوەندیە بە دروستی کەڵکی لێوەربگرین بۆ پێشەوەبردننی بەرژەوەندەکانی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد کە بەشێک لە بەرژەوەندی گشتی نیشتیمانی کووردە لە هەموو دنیادا بۆ دەبێت لێ بسڵەمێنیوە جا من دەمەوێت لێرەوە شتێکی کە بڵێم سێ مەسئلە زۆر دەتوانی گرنگ بێ لە مەسئلەی ڕۆژهەڵاتتەوەریدا یەک گوتاری هاوبەش یەک نوێنەرایەتی هاوبەش ڕوو بە منتەقە ڕوو بە دەرەوە ڕوو بە دەرەوە من پێم وایە دەبێت لە ئیمکاناتی منتەقە کەڵک وەربگرین و بۆ کەڵک وەرگرتن لە ئیمکاناتی منتەقە دەبێت لەوە واز بێنین کە سیاست بە شکلی مقدس بکەین سیاست بە شکلی مقدس معلومەوە نییە مەبەستمەوە ینی سۆفیانە سیاست ناکرێت تێگی لە خەڵوا سیاسی ناکرێت سیاست پراتیکێکی عملی ڕۆژانەیە کە لەگەڵ واقعیەتەکانە تۆ سەرکارت هەیە بە پێی تەشخیصی بەرژەوەندی لایەنەکانی دەرگیر لە دیاردەکەدا دەبێت هەنگاوی بە هەڵبگریت ئەگەر بەم شێوەی نەچیتە پێشەوە ئاکامێک نابەخشێ ئێمە دەبێت بەم شێوە بچینە پێشەوە هەراسیشمان لەبەر نەبێ گوتاری هاوبەش هەیەتێکی هاوبەش و هێزێکی هاوبەش ئەم سیانە دەتوانن یەک لەو فاکتەرانە بنکە لە مەسئلەی ڕۆژهەڵاتتەوەریدا یارمەتی ئەمە دەدەن بە ئیزافەی ئەوەی کە ئێمە وتمان سێ گوتارمان هەیە کە هەر یەکە بە ئاراستەیە
وتارەیەکا دەڕەوە ئەم سێوتارەی تر کاتی ئەوە هاتووە کە هەر یەک بە ئاراستەیەکان نەڕوە دەبێت هەر هەمووی کۆبێتەوە لە گوتارێکدا و هەڕەچاوی هەر هەمووی بکرێت کە چی تێڕوانین و چ تەفەکر و چ خوێندنەوەیەکی هەیە ئەمەیە دەتوانێت بە باوەڕی من پێش ئەوەی ئێمە بنەمای هەر ئستراتیژیەکدا بڕێژین دەبێت خسارناسی خۆمان بکەین بۆ پاشە کشەمان کرد بۆ نەمانتوانی باڵانسێک دروست بکەین لە دەورانێکا کە من دەتوانم بڵێم بزوتنەوەی ڕۆژهەڵات هێژی باڵا دەست بوو لە منتەقە لەم ناوچەیەدا ئەگەر بگەڕێتەوە بۆ ساڵەکانی هەشتاد زەبر و زەنگ و دەسڵاتی میلیتاری حکوومەتی بە ئەسوای کردبوو شۆڕش لە حاڵی پاشەکشی مطلقدا بوو تێگەی لە دەورانێکا ئێمە زۆر شتمان پێدەکرا ڕۆژهەڵات بۆ نەیتوانی باڵانسێ بکا لە بینی خۆی و هێزەکانی تری ناوچەکە هێزەکانی کوردی مەبەسمە بۆ هەر دەبێ مەسەلەن گەر بڵین کورد قۆناغی ڕزگاری نەتەوایەتی وای اقتیزا دەکا خەباتی چەکداری لە ڕۆژهەڵات نەکرێ بۆ جارێ نهاتین بە ئەمە لە باشوور نەکرێ هی ڕۆژهەڵات اقتیزا دەکا بچێتە پێشەوە بۆ ئەوەی یەک مەسەلە هەیە بەڕاستی دەبێت لەسەری بۆ سین و ڕاشکاوانش قسە لێ بکەین من دەمەوێت بە ڕاشکایی بڵێم ئێران لە ناو بزوتنەوەی ڕزگاری خوازی نەتەوەی کووردا حزوری هەیە و ئێمەی ڕۆژهەڵاتی لەگەڵ ئێران لە جەنگداین ئەگەر ڕۆشنتر بڵێن مەبەستم ڕژێمی ئێران ڕژێمی ئێران لە ناو بزوتنەوەی ڕزگاری خوازی نەتەوەی کووردا لە کۆی خۆیدا لە هەر چوار پارچەکەدا حزوری هەیە مەسەڵەن علاقاتێکی گوستەردەی لەگەڵ بەشێک لە دەوڵەتی کوردستان هەیە علاقاتێکی گوستەردە و بەرفراوانی لەگەڵ بەشێک لە بزوتنەوەی ڕزگاری خوازی نەتەوەی هەیە علاقاتێکی گەورە و بەرفراوانی لەگەڵ ڕۆژئاوای کوردستان هەیە ئێران لە کارتی کورد بە تەواوی توولی عمری خۆی ئیسفادەی کردەوە و ئەم کارتەش هەر کاتێک کە مەورد ئیسفادە قەراری گرتووە بۆ لێدانی بزوتنەوەی ڕۆژهەڵاتی کوردستان بووە ناڵێن مەسەلەن هێزەکانی تر هاتوون نا هەیمەنەی ئێران ئۆتۆریتەی ئێران و ئەو دەسڵاتی کە ئەو هەیەی لە منتەقەکەدا بەردەوام وای کردووە کە ئەگەر زەربەیەک دەکەوێتە خوارەوە لە بزوتنەوەی ڕۆژهەڵات لە کورد دەدرێت بەر بزوتنەوەی ڕۆژهەڵات بکەوێت ئێمە ئەم واقعەتەمان لەبەرچاوە ئەم ڕاستیەمان لەبەرچاوە یعنی ئەگەر تۆزێک چوزانم تن نەچوو بم ئێمە کارێکی زۆر گەورە و گران و قورسمان لەبەرە ئەوەیە کە بە واقعیت دەبێت هەموو بزوتنەوەی کورد لە نیشتیمانی کوردستاندا لە کۆی نیشتیمانی کووردا ئەم ڕاستیە دەرکا کە دوژمنی سەرەکی بزوتنەوەی ڕزگاری خوازی نەتەوەی کورد لە هەموو بەشەکانی کوردستاندا ئێرانە لێک خوێندنەوەی تاریخی یەک لێکدانەوەی تاریخی یەک سیرکردنی سیاسی و یەک دقتکردن لە گوتاری کەلتوری و سیاسی ئێراندا ئەم واقعیەتە بەرجەستە دەکاتەوە بۆ هەموو کەس مەیلی وا دەبینن ئێوە ئاماژەتان بەوە کرد کە ئۆتۆریتەی کۆماری ئیسلامی بەسەر سێ بەش لە کوردستاندا بەرچاو دەبیندرێت یان بەسەر سێ بەش لە بزوتنەوەی کورد لە پارچەکانی دیکەدا بێژگە لە کوردستانی ڕۆژهەڵات دەبیندرێت وە بەرچاو لێرەشدا هەمووی ئەم تێکەڵبوونی ئۆتۆریتە لەگەڵ تحتی هەر ناوێکی دیکە و هەر تایتەڵێکی ڕۆژنامەوانی کە بۆی بدۆزنەوە بە هەر حاڵی و باستان لەو کردکە لە دژایەتی ڕاستەوخۆدایە لەگەڵ بەرژەوەندەکانی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات ئەمن دقیقەن ئائێرە هەم خاڵی مەوردی پرسیاری منە و هەم هەر کاتێک بەحسی ڕۆژهەڵات تەوری و من دقیقەن ئەم پرسیارم ئاماژە کردستاش پێداگری لەسەر دەکەمەوە دیکەم پێتان وانە ئەمە جۆرێک گفتمانی ڕۆژهەڵات تەوری دەباتم تەقابل لەگەڵ پارچەکانی دیکە من پێم وانە سێر بکە من ئەمە ئەو واقعیەتە بڵێم لە ڕۆژهەڵات بە گەشەکردنی خەباتی دەتوانێت دەستەبەری بکە قەرەبووی ئەو بەرژەوەندی لە ڕێال پۆلیتیک و لە سیاسەتی واقع بینانەدا دەکات بۆ بەرژەوەندی ئەو سێلایەنەی دیکە لە پارچە من زۆر بە جورئەتەوە ئەو قسەیە دەکەمەوە قسەیەکیش بۆ تاریخیان لەسەر خۆم دەیکەم بەماڵ ڕزگاری کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و بە پێشەوە چوونی بزوتنەوەی ڕزگاری خوازی نەتەوەی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان بە معنای لە باوەشگرتنی سربەخۆیی هەموو بەشەکانی تری کوردستانە هەموو پیلانێکی جیهانی هەموو پیلانێکی منطقەیی هەموو پیلانێکی اقتصادی هەموو پیلانێکی سیاسی هەموو پیلانێکی فەرهەنگی دروستکردنی گوتارێک کە هژمۆنی بەسەر کەلتور و کۆمەلگای کوردەواری دەوای هەر هەمووی لە ڕژێمی ئێرانەوە دەردەچێت هەر هەمووی لە ڕژێمی ئێرانەوە دێت بەنابەرین زۆر بە جورئەت دەڵێم بڵێ دەستەبەرکردنی ئازادی و سربەخۆیی لە کوردستانی ڕۆژهەڵات و نزیکبوونەوەی کوردی ڕۆژهەڵات بە مافەکانی خۆی زامنکردنی سربەخۆیی و ئاسایش و حتا ئەمنیەتی بەشەکانی تری کوردستاندا و من پێم وایە ئەوە واقعیەتە دەزانن ئەوە نەبێ ئەم واقعیەتە نەزانن من دەمەوێت ئابم شێوەیە بڵێم ئێران نفوزێکی گەورەی هەیە لەسەر بزوتنەوەی ڕزگاری خوازی نەتەوەی کورد لە کۆی نیشتیمانی کووردا و لەم نفوزەی خۆی بۆ بەربەستکردنی بزوتنەوەی ڕۆژهەڵات کەڵوەردەگرێت باستان کرد کە یەکێک لە ئەرکەکانی گفتمانی ڕۆژهەڵات تەوەری پێکهێنانی هەر نەهاد و کۆنگرەیەک و ئەمە دیارێ وەک
من دێمە سەرلایەنی ئەوەی کە ئەمە چەندە فەراحیزبیەوە چەندە حیزبیە چەندە مە گفتمانێکی حیزبیە چەندە پێویستە حیزبی بێت چەندە پێویستە فەراحیزبی بێت ئەمە بەحسێکی ترە بەڵام لە نەهایەتدا لەو سوورەتەدا کە بە ئەو پەڕی بەجێگەیاندنی ئەرکەکانی خۆی بگادەرکەکانی خۆی باشترین شێوە جێبەجێ بکات بواتە یەکگرتنێکی بەرین لە نێو حیزبە کوردیەکانی ڕۆژهەڵاتدا ئەمە لە مقابل کۆماری ئیسلامیەکدا کە فعلەن و هەتاکو بە ئێستا هیچ خەلەیەک لە هێژمۆنی و دەسەڵاتی لە منتەقەکەدا نابینرێت گریمان بەو پەڕی خواستەکانی خۆشی گەیشت وەک یەکان گیر بوون ئەمە دەتوانێت ینی لەسەر ئەرزی واقع شتێک تەکان بدات لەو جۆغرافیایدا کە بۆمان ناسراوە من پێم وایە زۆر شت تەکان دەدا ئەمە سێرکە دوو خوێندەوەمان هەیە بە ڕژێمی جمهوری وەک ئیسلامی بەرپاکردنەوەی خەباتی شەکداری وەک بەرپاکردنەوەی شۆڕشێکی کۆمەڵایەتی بەرین مەرج نییە ڕاپەڕینەی تۆ تەنها ڕاپەڕینێکی چەکداری بەرفراوان بێ دەتوانێت ڕاپەڕینێکی بەرفراوانی کۆمەڵایەتی بێ کە لە ناو کۆمەلگای ئێمەوە دەست پێ بکا بە ئەترازاتی مەدەنی بە خۆپیشاندان بە تەظاهورات بەمانگرتن ئەوەی کە ئێمە ڕژێم دەناسین دوچڵەپۆپەکەی دەستبردن بۆ چەکە خۆ نایە لەگەڵ تۆ تەعامولێکی سیاسی ئیمڕۆژی و مۆدێرن کاودانووسان بکاوان دەست دەبن بۆ سەرکوت و قەتڵ و عامکردنی خەڵک بەرحەڵ دەبێت تۆ شۆڕشێکی بەرین ڕێک بخەی ئەم شۆڕشە بەرینە لە هەردوو ڕوبەری سیاست و بزوتنەوەی کۆمەڵایەتیدا قابلی ئەگەرە و ئەگەرێکە کە دەکرێ بکرێ ئەمە نوکتەیەک چەندین ئەزمون هەیە لە ساڵانی ڕابردوودا کە گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات گەوانی ڕاپەڕینی هەیە یان ڕاپەڕێەوە لە شار جۆراجۆرەکان هەندێک جار بە هەماهەنگی نێوان شارەکان یا هەندێک جار وەک ڕەفتارێکی مەدەنی مانگرتن ئەو پەڕی مەبەستان شتێکی وایە شتێکی وا بەڵام بەشکڵێکی زۆر گەورەتر دەتوانێت بێ ئەو کات کە تۆ بتانی گرێبەندێک دروست بکەیت لە نێوان ناوە و دەرەوە ینی لە نێوان شاخ و شار و کۆبندێکی و ئیجماعێکی سیاسی لە نێوان هێزە سیاسەکانی کورد هەبێت لە ڕۆژهەڵات و پێکەوە پرۆژەیەکی مشتەرەکیان هەبێەوە ئەو پرۆژە مشتەرەکە بەرنە پێشەوە هەموو هێزی خۆیان لە ڕووی سیاسی و کەلتوری و معنەوی و فەرهەنگی و تەرخانی ئەم پرۆژەیە بکەن بێگومان گەوری و کاریگەریەکەی زۆر بەرفراوانتر دەبێت لەو جۆرە حرەکەتانی کە لەوە پێشدیومان و دەیبینین بەڵام ئەوەی کە من حەزەکەم جواب بۆ پرسە بدەمەوە کە پێمان وانە بە ئێران ئەو ئیمپراتۆرە عەزیم و زەبەلاحی دەورانی هەخامەنشیە و سەرتاسەری دنیای قودداوانی ئێران ئەمڕۆ لە گەورەترین قەیرانەکانی خۆیدا دەژی لە دوو ڕوبەردا ئێمە دەتوانین زۆر بە وزوع دەستنیشانی بکەین ئەسەن کۆمەلگای ئێران لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەرسی کاملی هێناوە تێکشکاوە بەسەرێکا و ئولگۆ نمونە پرێنسیبە ئەخلاقیەکان پرێنسیبە فکریەکان هەموو ئەو گوتارە سیاسی و کۆمەڵایەتی و ئیدئۆلۆژی کە ڕژێن بووی گەنیوە بەسەریەکە ئەسەن وێران بۆ بەسەریەکە ئەمە لەلایەک لەلایەک تر لە ڕووی اقتصادی و ئێران تقریبەن وەکو گۆمێک وایە بە مەحزەوەی بشلقی نقم دەبێ وەزعێتێکی زۆر ناباسامانی هەیە کە وێرانی اقتصادی هەیە گرانیە تەوەڕمە بێکاریە و هەزار معضلات و مشکلاتی تر هەیە کە تەکاندنی ئەم وەزعێتە و ڕاوەشاندنی ئەم وەزعێتە قەیرانەکانی زۆرتر دەخات و زلی دەکاتەوە و دووچاری بوحرانی بنەڕەتی و ئەساسی دەکات ئەوە نییە کە مەسەلەن ممکنە سوپای پاسداران مانۆڤرێک با چوار فەرماندەی بەم لادا بنێرە یا چوار فەرماندەی بەو لادا بنێرە پێمان وابێ ئیتر هیچ خەلەیەک و هیچ مشکلێک لە نێو ئێراندا نییە هەر دوێنێ گوێتان لە قسەکانی ڕۆحانی بگرتای لە تاران کە قسەی دەکرد نیشان لەوە بکە وەزعێتی اقتصادیان چەندە داغان و چەندە فەرج کوونەندێ و چەندە لە وەزعێتێکی نابەسامانە دەژین لە نێو خۆشیاندا هەروەها چەندە دەرگیرن و پەرەمپەرەم و کێشەی ئەساسی و بنیادیان هەیە لەگەڵ یەک لەبەرەوە من پێم وایە گوتارێکی یەکانگیر هێزێکی یەکانگیر پرۆژەیەکی یەکانگیر و حرەکەتێکی بەرینی کۆمەڵایەتی لە نێوان هێزە سیاسەکان و کۆمەلگای کوردەواریدا قەیرانی جددی و ڕاپەڕینی گەورەی لێ دەبێتەوە کە باس لە ڕۆژهەڵات تەوەری دەکرێت دەرچوون لە مۆزئێت هەیە بەحسەوەی دەرچوون لە مۆزئێت هەیە تەعیینی استراتیژیەکی دیاریکراوی مشخصە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان کە هەموو فەرد و کۆی کۆمەلگای کوردەواری لە ڕۆژهەڵات خۆی تێدا ببینێتەوە و بە ئەرکی خۆی بزانێت کە خزمەتی ئەم استراتیژیە بکات و دەبێ هەوڵ بۆ ئەمە بدرێ لەبەرەوە دروستکردنی ئەمە من پێم وایە ئامانجی باشی لێ دەکەوێتەوە کاتێک باس لە ڕۆژهەڵاتەوەری دەکەین ئێمە هاوکات وشەیەکیش بەکار دەبین کە پێناسەیەکی جۆغرافیایی واتە کوردستانی ڕۆژهەڵات بە دیاربوونی سنوورەکانیەوە مشخصەن خطوتێکی جۆغرافیا لە ذهنی هەر مخاتب یا هەر کەسێکیدا شکڵ دەگرێت کاتێک کە بەحسێک لە بەشێکی جۆغرافیایش دەکرێت ئەحزابێکیش ئەوە دەکەن کە هەم سابقە و ئەزمموی چەندین ساڵیان هەیە و هەمووی وەک ئەحزابی متعلق بەو جۆغرافیا تایبەتە ناسراون و ئەزممونێکی دوور و درێژ و پێشینەیەکی دوور و درێژیان هەیە ئایا تەرکیز و تەمەرکۆز و فوکوسی ئەم حیزبانە کە شیمانە دەکرێت و کار دەکرێت بۆ ئەوەی کە لە ئاوا گوتارێکدا لە نهایەتدا لەژێر هەر ناوێکدا یەک بگرن ئایا مەگە جۆغرافیای هەدەفیان هەرۆ جۆغرافیان نەبوو ئەگەر وایە لە ساڵانی ڕابردوودا
کامانە ئامانجی دیکەیان پێکاوە جغرافیای هەدەفی ئەوان جغرافیای فعالەتی ئەوان کوێ بوو ئەمە چەشنێک لە پارادۆکس ئیلقاناکە بە ذهنی مخاتب بۆچی پارادۆکس دەبێ ئیلقا بکە ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵات دیارە هەڵقوڵاوی واقعەتی کۆمەلگای خۆیەتی و کێشەکانی لەگەڵ دەسڵاتی ناوەندی ڕژێمی ئیسلامی ئێرانە هەوڵی ئەو بۆ ملکەچکردن و مەجبورکردنی دەسڵاتی ناوەندی ئێرانە بۆ دەستەبەرکردنی مافەکانی خەڵکی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕێگا و میتۆدی جۆرا و جۆر هەیە بە ئەوەی کە تۆ بتوانێت ئەم کارە بەریتە پێشەوە ڕاپەڕینی بەربراوی کۆمەڵایەتی ڕاپەڕینی شۆڕژگێڕانە یەکگرتنی ئەم دوو میتۆدە لە خەبات و گوشاری جیهانی زۆر شت بڵێم کاک ئاوات بەسراحەت بڵێم مەسەڵەن لە بەشەکانی تری کوردستان زۆرتر گوشاری جیهانی تەئسیر گوزار بووە بۆ ئەوەی کە بتوانێت پرۆژەی کوردی بچێتە پێشەوە ئەوە نەبێ خەڵکانێکی تر و هێزەکانی سیاسی تر لەگەڵ ڕێزم بۆ هەموو ماندووبوون و هەوڵ و تەقالا و کۆشتێکیان کە کردویانە شاخی فیلیان شکان بێت و هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵات لە سێبەری زەردیا لێ خەوتبن و پاڵیان دابێتەوانێ ئەگەر نەقدی زۆر جددی و بنیادیان پێوارە ئەمە بەحسمەوە نیە تەبرەیان بکەم لەوە بەڵام گۆڕانکاریە جیهانیەکان زۆرتر مەودای گەورەتری کردوتەوە بۆ گۆڕانکاری لە باشوور لە ڕۆژ ئاوا لە باکوور بەڕاستی گۆڕانکاری جیهانیەکان وە تەسمیمەکانی کە لە ئاستی دنیادا گیراوە تحولاتی کە لە منطقا بە وجود هاتۆ دەرفەتی ڕەخساندووە تا ئێستا ئەو تحولەتانی کە لە منطقەکە بوون و ئەو گۆڕانکاریانە بوون لە مەسلحەتی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات نەبووە یا لەو ئاراستەیەدا نەبووە تەقوێتی بکە ئێستا قسەکە ئەمەیە کە ئەگەر باشوور تەقوێت بوو ئەگەر باکوور تەقوێت بوو ئەگەر خۆراوا تەقوێت بووە وەزیفەیەکی نەتەوەی و ئەخلاقی و سیاسیانەکە تەقوێتی بکەن بزوتنەوەی ڕۆژهەڵاتی کوردستان بۆی بگاتەوە مافانی کە ئەوان پێی گەشتون یا خەریکن پێی دەگەن یەکێتی نەتەوەی و یەکێتی نیشتیمانی شعار نییە لە پراتیکدا دەبێت خۆی نیشان بدە لە پراکتیکدا خۆ نیشاندانەکەی ئەمەیە کە ئەم هەموو هێزانە دەبێت بەغەمیەوە بن نەک ساحەکەی لێوەربگرنەوە نەک مەدانەکەی لێوە هەوڵ بدەن لێوەربگینەوە چون نە لێی وەردەگیرێتەوە نەکەس دەتوانێت وەری بگرێتەوە بەڵام دەبێت یارمەتی بدەن بۆ بیش بگاتەوە ئاستا ئەگەر یەکێتی نیشتیمانی و ئەگەر هاوخەباتی و ئەگەر هاوغەمیە دەبێت بۆ هەموو پارچەکان بێ دەبێت بۆ هەموو لایەنێک بێ زۆر ڕۆشنە مەسەڵەن باکوور یا خۆرئاوا یا باشوور خاوەنی ئەجندای سیاسی تایبەتی خۆیەتی ڕۆژهەڵاتی شایەتی ئەمە بە معنایەوە نیە تۆ دژایەتی ئەمە دەکەی ئەمە بە معنایەوە نییە تۆ دەتەوێت لە جوغرافیایەکی دیاریکراودا کۆمەڵی کوردەواری لە هەموو دنیادا ببڕی ئەسەڵەن وانە بەڵکو هەوڵە بۆ پەیوەندیکی بەربڵاوتر هەوڵە بۆ یەکسانتر هەوڵە بۆ دەستەبەرکردنی مافۆ ئەمە من بە دروستی زانم نە بە پارادۆکس یەک دانە شتی دیکە هەیە زۆر عادەتێکی لۆکاڵی سیاسی عادەتێکی خۆماڵی هەیە لەوانەیە لە کۆمەلگاکانی دیکەشداوە بێت بەڵامە پێو ئەزمونانی کێمە لە کوردستاندا ژیاوین دەبیندرێت مەترحکردنی گوتار یا مەترحکردنی ڕاکارێکی تازە هێنانە ئارای هەرچەندە ئاوا ڕەسەنترەکە بۆ خۆی هەڵقوڵای پێداویستیەکان بێت بەڵام هەندێک جار دەمەوێت بە جۆرێک ئەمە قسەی بەیان بکەم کە هیچ لایەنێکم بریندار نەکردێت بە قسەکەم کاملەن فەرا لە هەمووی ئەوانە وەربگیری ئەوش ئەوەیە کە ئەگەر گفتمانێک لە لایەنێکەوە هات لەوانەیە جێگای مقاومەتکردن بێت لە لایەنەکانی دیکەدا لەوانەیە بەشێک لە عادەت و نەریتەکانی سیاسی لە لای ئێمە وا بێت زۆر چەمکەکان بە حیزبی بکرێت حیزبێک چەمکێکی هەڵگرت ئاستەمە حیزبێکی دیکە دانی پێدا بنێت پێتاوانی ڕۆژهەڵاتەوەری لەگەڵاوە مشکلێک ڕوبەڕوو بێت ممکنە هەندێک خوێندنەوە تێگەشتنی وا هەبێ بەڵام من دەمێت پێتاوانیە کە ئەگەر ئاوە ئەڕسالەتێک ببورن قسەکەتان دەبڕم ببێت سەرکەوتنەکەی دەبێت لەوەدا بێت کە شتێکی فەرا حیزبی بێ بێگومان من دەڵێم ڕەنگە هەندێک بۆ چوون و خوێندنەوەی وا هەبێ بەڵام دەڵێم پرۆژەی بە چەقبوونی ڕۆژهەڵات یا ڕۆژهەڵات تەوەری وەکو تۆ دەڵێیت پرۆسەیەکی کاملەن ئۆرگانیکی کە لە پێداویستیەکی تاریخی و مەرحەلەیی وە هاتووە دلیلشم هەیە بۆ ئەوە من پێم وانە فەردی کوردی هوشیار هەبێت لە ڕۆژهەڵاتی کوردستان ئۆپۆزیسیۆنی کوردی ڕۆژهەڵاتی کوردستان هەبێت بیری لەو وەزعەتە نەکرد بێتەوە کە ئێستا ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵات تێیدا گیرا و بیری لەو وەزعەتە نەکرد بێتەوە کە دەبێت حرەکەتێک بکرێەوە دەبێت تەکانێک بدرێت بە وەزعیەتی سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ پێشەوەچوونی بزوتنەوەکە و بۆ دەستەبەرکردنی زۆرتری فەزای ئازادی و داواکانی خەڵکی کورد جا ڕەنگە هەرکەس بە جۆرێک بیری لەمە کرد بێتەوە بەس بەنابەرین هەست بە زەرورەتی گۆڕانکاری و پێشەوە بردننی بزوتنەوەی ڕزگاری خوازی نەتەوەی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان هەستێکی گشتگیر و ئامە لە لای تاکێک یا تەنیا حیزبێک نییە لە لای هەمووان هەیە و لای هەموو ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵات هەیە ئەمە شتێکە کە زەرورەتێک اقتزای دەکاوە لە قۆناغێکی تاریخیدا داوا لە تۆ دەکرێت بە ئەوی بتوانیت گۆڕانکاری دروست بکەی حرەکەت ئیجاد بکەیت و میکانیزمەکانی حرەکەت لە اختیار خۆت بگری ئەمە هەر خۆی زاتەن شتێکە لە سەروی حیزبەوە
پێناسەکردن و تعریفکردن لە بەرژەوەندی باڵای نەتەوەیەکە لە قۆناغێکی دیاریکراودا کە دەیەوێت ئەو بەرژەوەندیانەی خۆی دەستەبەر بکە هەموو ئامڕازەکان بۆ دەستەبەرکردنی ئەم بەرژەوەندیانە بە بێگومان بەشەکان حیزبەکانن و هەموو ئەحزابی ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵات و هەموو ئەحزابی کوردی و هەموو ئەسڵ نوخبەکانی کورد کۆمەلگای مەدەنی لە یەک کەلامادەمەیە بڵێم کۆی پێکهاتەی کۆمەلگای کوردی ڕۆژهەڵات و هەروەها هەموو کوردێک لە دەرەوەی کوردستانی ڕۆژهەڵاتیش وەزیفەی نەتەوەی و ئەخلاقی و سیاسەتی کە بۆ دەست بەکاربوون و کۆبەندبوونی ئەم پرۆسەیە و بۆ پێشەوەبردنی و بۆ دەرچوونی کوردستانی ڕۆژهەڵات لە مۆسەتی یارمەتیت بدا جا ئێستا ممکن ئەمە بیرکردنەوەی لە جەنابتەوە هات پێ ممکنە لە کەسێکی دیکەوە هات پێ ممکنە هەمزەمان هەموو کەس بیری لێکرد بێتەوە لە ماقێتە کە من پێم وایە ئەسا ئەمە باسی ڕۆژە بۆ داوای دروستبوونی بەرەی یەکگرتوو دەکرێت بۆ دەڵێن بەرەیەکی کوردستانی دروست بکرێت بۆ دەڵێن کۆمەڵەکان یەک بکردنەوە بۆ دەڵێن دیموکراتەکان یەک بکردنەوە ئەمە لە زەرورەتێکەوە هاتوو لە زەرورەتەوەی یەکێتی و یەکبوون هێز دێنێ هێز دەبێتە باعسی حرەکەت دەبێتە باعسی نزیکبوونەوە لە ئامانجەکانت بەنابراین ئێمە ساڵهایە هەست بەم زەرورەتە دەکەین ئەگەر ئیمڕۆ دەمانوێت فرمولەی بکەین پوختەی بکەین بە ئیسلاح زمینەیەک بڕەخسێنین کە ببێتە بەستەرێکەوە بەستەرە ببێتە سەکۆیەک بۆ حرەکەتکردمان کارێکی دروستە ممکنە مخالفەت هایەکیش هەبێت کە من پێم وایە ئەگەر بە جددی وەربگیرێت و هەوڵی جددی بۆ بدرێت کە من پێم وایە بە جددیش وەردەگیرێت و هەوڵی جددیشی بۆ دەدرێت دەتوانێت هەلێک و دەرفەتێک بڕەخسێنێ بۆ ئەوەی حداقل ئالە وەزعەتەی کە ئێستا بزوتنەوەی ڕۆژهەڵاتی داگیری کردو تەکانێک بخوات دوایین پرسیار من نزیک دەمەوە لە کاتی کۆتایی بەرنامەکەم بەڵام لە چ قۆناغێکدا ئێستا ڕۆژهەڵات تەوەری خۆتان چ پێناسەیەک دەکەن بۆم قۆناغی ئێستا ئەم چەمکە باسی لێوە دەکرێت من پێم وایە کۆمەلگا نەچۆتە کۆمەلگا لە نێو نخبەدایە لە نێو لایەنە سیاسیەکاندا لە کام قۆناغی خۆیدایە من پێم وایە ئەم بەحسی ڕۆژهەڵات تەوەریەوە بابەتی کە ئێستا مەترەح بووەوە دیارە لەژێر ئەو ناونیشانەدا و پۆلێنکردنی لەژێر ئەو ناونیشانە باسێکی تازەیە ڕەنگە زۆر کۆن نەبێت باسێکە کە ئێستا زۆرترێتەوە بڵم لە نێوان ئەحزاب و بەخشێک لە نوخبەگان و ڕووناکبیراندا مەترەحە وردە خەریکە چەکەرە دەکات و پەلپۆ داهاوێژ و هێشتا زووە کە ئێمە بڵین مەبانی فکری و سن کولی ڕگەزهای ئەندێشەی ئەم شتەوە ئەو پرۆژەیە کە هەیە دقیقەن ئەوەیە ئیکس و وای و زێت و ئیگریکە وردە خەریکە خۆی نیشان دەدا هەوڵی بۆ دراوە کاری لەسەر کراوە هەندێک سمینار و دیمان و شتی لەسەر بووە کە ئێوە زان و منیش دەزانم پێم وایە سەرەتاکانیەتی وەلی سەرەتایەکی محکەم و تۆکمە و باشە بە باوەڕی من دەکرێت ئەم پرۆسەیە بڕات پێشەوە بچێتە ناو کۆمەلگا چون زەرورەتی کۆمەلگا تەقبولی گفتمان قسەکردن لەسەر ئەمە دەکات دیالۆگ لەسەر ئەمە دەکات من پێم وایە دیالۆگی جددی دروست دەکاوە لە دروستبوونی دیالۆگێکی جددی هەمەتوانێت چاکسازی لە گوتاری خۆیدا بکە هەم دەتوانێت دەستێک بە گوتارێکی خۆی دابێنێتوانێت چون من قەناعەتم وایە بزوتنەوەی ڕۆژهەڵاتی کوردستان گوتاری خۆی هەبووە تر ممکنە خەساری هەبێت کە قەتعەن هەیەی و خەسارانە ئێستا خەسارناسی دەکرێت لە خەسارناسیشە چاکسازی دەکرێت لەو چاکسازیدایە کە پێم وایە دەتوانێت بگاتە گوتارێکی مشتەرەک و وردە دەبێتە شتێک کە دەستوری کارە دەستوری ڕۆژیانی لە ڕۆژافدایە ئەمڕۆ دەکرێت بڵین ئەم مەسلەیە دەبێت بە مەسلەیەکی ڕۆژبوو دەبێت کاری جدیشی بۆ بکرێت هەموو دڵسۆزانی کورد هەموو هێزە سیاسیەکان و هەموو نوخبەکان و تا کۆمەلگای مەدەنی ئێمە دەبێت بەڕاستی هەوڵی جددی بدا بە ئەوەی بەرحەڵ بە سەرنجام بگام مەبحەسە ئەگەر بڵێم شعارێکی کورد بۆ وەک کۆدێک بۆ ڕۆژهەڵات تەوەری دەتوانێت چی بێت وەک دوایین پرسیاری من ئاماژە بە چ دەکەن پتانوێ ڕاستەیەک بڵێن من پێم وایە ڕۆژهەڵات تەوەری خوێندنەوەی کۆی خەسارەکانی خۆمان و چاکسازیە بەرەو داهاتوێکی گەشتر ئەی کودی یەکگرتن نیە کە چاکسازی دەکەی بێگومان یەکگرتنش ئەمە دوو سەعات لەوە پێش لەسەر یەکگرتن قسەمان دەکرد بەرژەوەندی نەتەوەی کە هەمومان تیا جێبینەوە سپاسان دەکەم کاگەلی و بەشداریتان سپاس بۆ ئێوەش لەم بەرنامەیەدا سپاس بۆ ئێوەش بینەرانی عزیز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم دیداری تایبەتەشمان لەسەر ئەو پرسە کە ڕۆژهەڵات تەوەری باسی کۆنگرەی ڕۆژهەڵات و خوێندنەوەی لایەنە جۆراجۆرەکانی و من دەزانم کە ئەوەندە باسە و ئەوەندە کاتە کافی نییە بۆ وروژاندنی ئەم چەشنە باسانە بەڵام لەلایەکە و کاتی بەرنامەکان ئەوەندەن لەلایەکی دیکەشەوە ئێمە هەوڵ دەدەین کە لە داهاتوودا و بە بەردەوامی چ لە دیداری تایبەتدا چ بە شێوازەکانی دیکە زیاتر بنچ و بناوانی ئەم جۆرە باسانە بە ئێوەی خۆشەویست ڕابگەینی بۆ هیوای کە جێی سەرنجتان بوو بێت هەتا دیدارێکی دیکەی تایبەتیان هەر بەرنامەیەکی دیکە ماڵەوە